سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینەرانی ئازیز. لە ئەڵقەی سفری بەرنامەی هەزارەی سێم ئاماژەمان بە سەرەتای لەدایکبوونی گەردوون کرد. ئەو گەردوونەیەکەوە بەشێکی زۆر لە فەلەکناسان لەسەر ئەوە کۆکن کەوا بەر لە نزیکەی 14 ملیار و 600 میلیۆن ساڵ پێش ئێستا لە دەرەنجامی تەقینەوەیەکی گەورەدا هاتۆتە ئاراوە. باسمان لە سەرەتای دروستبوونی گەردوون کرد بە چەند قۆناغێکی زۆر خێرا. هەڵبەتە فیزیاناسان و فەلەکناسان زیاتر دەتوانن لەم بارەیەوە قسە بکەن و زانیاری ورتر بدەن. بەڵام ئێمە لەم بەرنامەیەدا لە چەند وێزگەیەکی کووردا توانیمان بیرۆکەیەک وەرگرین لەسەر چۆنیەتی یان سەرەتای لەدایکبوونی گەردوون و قۆناغەکانی پەرەسەندنی. گەیشتینە ئەو شوێنەی کەوا یەکەم گەردیلە کە دروست بوو لە دوای تەقینەوەی مەزن گەردیلەی گازی هایدرۆجین بوو یان گەردیلەی هایدرۆجین بوو. کەواتە خۆشەویستانم ئێستاکە لە نێو فەلەکناساندا ئەو گەردیلەیە کە بەدەستپێکی لەدایکبوونی هەموو مادەکان دەژمێدرێت گازی هایدرۆجین بووە. وەنە بێ گازی هایدرۆجین تەنها بەم شێوەیە مابێتەوە، بەڵکو ئاماژەشمان بەوەدا کە هەر بارستە لەو گازانە یان لەو بارستانەی گازی هایدرۆجین هەر یەکەو لە شوێنی خۆیدا وردە وردە قۆناغ بە قۆناغ بە تێپەڕبوونی کات چڕ دەبەوە و لە شوێنی خۆی تەنێکی ئاسمانی سەرەتایی دروست دەکرد. ئەو تەنە ئاسمانیە سەرەتاییە لە دواییدا بووە ئەستێرە و چەند ئەستێرەیەک بەیەکەوە لەدایک بوون و تێکەڵ بەو بارستە گازیانە بەیەکەوە سیستەمیان دروست کرد و ئەو سیستەمە ناسراوە بە گەلەستێرە. لەم ئەڵقەیەدا ئاماژە بە چەند پێناسەیەکی فەلەکناسی دەکەین تاوەکو بزانین ئاخۆ گەلەستێرە چییە و تانەگازیەکان چین و هەروەها ئەستێرەکان چین. لە ڕووی فەلەکیەوە دەستپێکی دروستبوونی هەموو گەلەستێرەکان لە ئەستێرەوەکانەیە، بەڵام ئێمە پێشتر با باز لە گەلەستێرە بکەین بزانین گەلەستێرە چییە. لە ڕووی فەلەکناسیەوە یان بە پێناسەیەکی فەلەکناسی گەلەستێرە بریتیە لە بارستەیەکی یەکجار زۆر مەزنی گاز بە هەموو جۆرەکانیەوە بە جۆرەها توخمی تێکەڵاو بەیەک لەگەڵ بارستەی یەکجار زۆری تۆز و خۆڵی گەردوونی و هەروەها لەگەڵ ئەستێرەکان و هەسارەکان و پاشکۆیەکان و نەیزەکەکان هەتا دوایی. کەواتە سیستەمی گەلەستێرەی بریتیە لە سیستەمێکی تانەیی گازی ئەستێرەی کە بەیەکەوە لە ڕێگەی هێزی چێشکردنی نێوان ئەستێرەکانی نێویدا بەشێکیان دروست کردووە لەو گەردوونە کە پێ دەڵێن گەلەستێرە. لە نێو گەردووندا خۆشەویستان تاوەکو ئێستا فەلەکناسان ئاماژە بۆ دەدەن کەوا تەنها یەک گەلەستێرە نییە، بەڵکو نزیکەی 200 ملیار گەلەستێرە لە نێو بۆشایی گەردوونی بینراودا لە ڕووی زانستیەوە ئاماژیان پێدراوە. کەواتە دەتوانین بڵێن لایەنی کەم لە نێو گەردووندا 200,000 ملیۆن گەلەستێرە هەن. کەواتە خۆشەویستان گەلەستێرەکان وەکو دوورگەی گەردوونی وان، دوورگەیەک لێرە و یەک لەو سەر و یەک لەولا ئەو گەردوونە پان و بەرین و بێکۆتاییان ڕازاندۆتەوە. لە نێو هەر گەلەستێرەیەکیشدا سەدان ملیار ئەستێرە هەن، جگە لە بارستەکانی گاز و تۆز و خۆڵ و هەسارە و پاشکۆیەکانیدا. کەواتە ئەو هەموو سیستەمە بەیەکەوە گەلەستێرە پێک دێنن. دەتوانین بڵێن ئێمە لە نێو گەلەستێرەیەکدا دەژین کە یەکێکە لەو گەلەستێرانی لە نێو بۆشایی گەردوونیدا هەیە. ئێمە لە سەر زەوی لە کاتی شەودا کاتێک کە تەماشای ئاسمانێکی بێگەر دەکەین هێڵێکی ڕووناک لە ئاسمان دەبینین، پێی دەڵێن ڕێی کاچێشان. خۆشەویستان ڕێی کاچێشان لە ڕاستیدا بریتیە لە گەلەستێرەیەکی مامناوەندی لە ڕووی قەبارەوە، نزیکەی 200 ملیار تا 400 ملیار ئەستێرە لە خۆ دەگری و خۆری ئێمە یەکێکە لەو ئەستێرانەی نێو گەلەستێرەی خۆمان. ڕێکاچێشان لە ڕووی قەبارەوە بە گەلەستێرەیەکی مامناوەندی دەژمێدرێت، کەواتە ئەومان بۆ دەگەینی کە گەلەستێرەی بچووکتر هەنە و گەلەستێرەی گەورەتریش
لە گەلەستێری خۆمان هەن و هەندێک لەو گەلەستێرانەش قەبارەیان وەکو گەلەستێری خۆمانە. سێ جۆرە شکل و پێکهاتەی سەرەکی گەلەستێرەکان هەن. هەندێکیان شێوەیان لول پێچە، چەند پێچێک بەنێو یەکدا خولاونەتەوە، ناوەڕاستیان چەقێکی گەش و گەورەیان هەن. هەندێکی دیکەیان گۆین وەکو تۆپێکی مەزن لە بۆشایی ئاسماندان، واتە بۆشایی ئاسمانی گردوونی، و هەندێکی دیکەشیان ناڕێکن و شکل و شێوازیان وەک لولپێچ یان گۆیی نییە. لە ڕووی پێکهاتەیەوە هەموو گەلەستێرەکان بەشدارن لە بوونی گاز بە جۆرەها توخم و تۆز و خۆڵ و ئەستێرە و هەسارە وەکو ئاماژەمان پێدا. بەڵام قەبارەی هەندێ لەو گەلەستێرانە هێندە گەورن کە دەتوانین بڵێین جارێک و دوو جار و تا 100 جاریش هەیە لە گەلەستێری خۆمان گەورەتر. گەلەستێری خۆمان ڕێی کاکێشان بەو هەموو ئەستێرە و گاز و تۆز و خۆڵ و هەسارانە بە یەکەوە وەک دوورگەیەکی گەشت لە ئاسماندا دەبیندرێت. لەبەرەوەی ئێمە لە نێو گەلەستێرەماندا دەژین و تاوەکو ئێستاش تەکنۆلۆژیا وای نەکردووە یان ڕێگەی نەداوە یان نەگەیشتوتە ئەو ئاستەی کە وا بکات ئێمە دوور بکەوینەوە و لە دوورەوە سەیری گەلەستێری خۆمان بکەین. ئەوە تاوەکو ئێستا 100% نازانین شکل و شێوازی تەواوی گەلەستێرەمان چۆنە. بەڵام لە دوایەوەی فەلەکناسان تەلەسکۆپیان دروست کرد و سەیری قوڵای ئاسمانی گردوونیان کرد. ئەوە هەزاران و سەدان هەزار گەلەستێریان دۆزیەوە. هەندێک لەو گەلەستێرانە وەکو ئاماژەم پێدا شێوازێکی لول پێچیان هەیە، هەندێکیان گۆیی و هەندێکیان ناڕێک. دوای ئەوەی فەلەکناسی هەنگاوی زۆر گەورەی ناو توانی تەلەسکۆبی ڕادیۆ دروست بکات، واتە سوود وەرگرتن لەو لەرە و تیشکانەی کە چاوی مرۆڤ نایانبینێ، وەکو تیشتی سەروی وەنەوشەیی، تیشتی ژێرەوەی سوور، تیشتی ئەکس، کە ئەوانە هەر هەمویان لە ئەستێرەکانەوە دەردەچن. فەلەکناسان دوای بەکارهێنانی ئامێری زۆر پێشکەوت و سوود وەرگرتن لەو تیشکانەی کە چاوی مرۆڤ نایبینی، توانی هەندێ بەش لە گەلەستێرەی ڕێکاکێشان ببینێ کە هەرگیز بە چاوی ئاسایی نەدیتراوە و ناشبیندرێت. بەو شێوەیە توانیان تا مەودایەکی یەکجار زۆر گەورە بگەنە ئەو ڕاستیەی کە گەلەستێری خۆمان ڕێکاکێشان شکل و شێوازی لول پێچیە، واتە سپایرل گالاکسیا. لە ڕووی دابەشبوونەوە نزیکترین گەلەستێرەکان هەڵبەتە دەکەونە هەموو لایەکی گەلەستێری خۆمان. هەندێکیان لە سەرووی ئێمەن و هەندێکیان لەگەڵ ئێمە لە هەمان ئاستە و هەندێکیان کەوتۆتە باشووریان ژێرەوەی گەلەستێری خۆمان لە نێو بۆشایی گردوونیدا. ئەو گەلەستێرانە هەر هەمویان لە بۆشایی ئاسماندا دەڕۆن، هەر یەکە و ئاراستەیەکی تایبەت بەخۆی گرتووە. ئەوەیان بۆتە بەڵگەیەک لەسەروەی کە تەقینەوە مەزنەکە بێ هیچ شک و گومان ڕوویداوە، چونکە چی وا دەکات ئەو گەلەستێرانە تاوەکو ئێستا بەو خێراییە زۆرە بڕۆن. ئەگەر سەیری شکل و شێوازی دابەشبوونی ئەو گەلەستێرانە بکەین، ئەوە دەزانین کەوە چەند گەلەستێریەکیش هاوسێ یان دراوسێی گەلەستێری خۆمانە کە وەکو باسم کرد ناومان لێناوە ڕێکاکێشان. گەلەستێری خۆمان ڕێکاکێشان بەو 400 ملیار ئەستێرەی کە تێیدایە لەگەڵ بارستەکانی گاز و تۆز و خۆڵ دراوسەیەکی هەیە کە بە گەلەستێرەی ئاندرۆمیدا یان MC1 ناسراوە. ئەو گەلەستێرەیە مەودایەکی یەکجار زۆر لە یەکتریمان جیا دەکاتەوە کە پەنا بخوا لە ئەڵلقەکانی داهاتوو ئاماژە بە پێوانە فەلەکیەکانیش دەدەین. گەلەستێرەی ناسراو بە MC1 یان ئاندرۆمیدا گەلەستێرەیەکی لولپێچی گەورەیە. بەشێکی زۆر لە فەلەکناسان دەڵێن کە قەبارەی ئەو گەلەستێرە دراوسەیە ئێمە جارێک و نیو یان جارێک و تا 175ش لە گەلەستێرەی ئێمە گەورەترا. بەم واتایە ژمارەی ئەستێرەکانی نێو ئەو دراوسەیەمان بەلایەنی کەم دەگاتە سنووری 550 تا 600، هەندێکیش دەڵێن لە سەرووی 650 ملیار ئەستێرە لە خۆی دەگرێت.
کە وەکو باسم کرد گەلەستێری ئێمەش تەنها وەکو ئەوەی فەلەکناسان باسی لێوە دەکەن نزیکەی 400 ملیار ئەستێرە تێیدایە. کەواتە ئێستا ئێمە زانیمان گەردوون بە گەلەستێرەکان ڕازاوەتەوە یان پڕە لە گەلەستێرە سەرڕا ئەوەی بۆشاییەکی یەکجار زۆر گەورە لە نێوان ئەو گەلەستێرانەدا هەن. گەلەستێرەی ئێمە ڕێکا کێشان دوای تەقینەوە مەزنەکە بە نزیکەی چەند ملیار ساڵێک دروست بووە. ئێستا کە فەلەکناسان دەڵێن تەمەنی گەلەستێرەی خۆمان لە سنووری نزیکەی 10 ملیار ساڵ دەبێت و ئەستێرەکانی نێوی هەر یەکە و بەپێی کاتی دروستبوونی دابەش بوونە لە نێوان 100 ملیۆن تا دەگاتە ئاستی 10 ملیار ساڵیش.
خۆری ئێمە کە یەکێکە لە ئەستێرەکانی نێو ئەو گەلەستێرەیە تەمەنی ئێستا گەیشتۆتە نزیکەی 4 ملیار و 600 ملیۆن ساڵ و ئەستێرە هەیە لە نێو گەلەستێرە ڕێکاکێشان کە قەبارەکەی گەلێ گەورەترە و تەمەنیشی یەکجار زۆر لە خۆری ئێمە زیاترە. لێرەدا پرسیارێک دەکرێت، ئاخۆ ئەو هێلە سپی کە ئێمە دەیبینین لە ئاسمانی شەو بە تایبەتی لە ناوچە تاریکەکان و دەرەوەی ڕووناچی شار چییە؟ پسپۆرانی فەلەکناسی دەڵێن ئەو هێلە سپیەی کە شەوان لە ئاسماندا دەیبینن بریتە لە بەشێک لەو باسکانەی کە ڕێکاکێشان پێک دێنن. ئێمە ئاماژەمان بەوەدا کە ڕێکاکێشان گەلەستێرەیەکی لول پێچیە، واتە چەند پێچێک بە نێو یەکتریدا خولاونەتەوە وەک جێژەڵوکەیەک ئاوا لە ئاسماندا دەبیندرێت. کەواتە ئەو بەشەی کە ئێمە لەسەر هەسارەی زەویدا دەیبینین لە شەودا تەنها بەشێکی یەکجار زۆر بچووکی ئەو گەلەستێرەیە یان ئەو باسکە گەلەستێرەیەیە یان ئەو پێچەیە کە یەکێکە لەو پێچانەی گەلەستێرەی ئێمە پێک دێنن. پسپۆرانی فەلەکناسی دەڵێن نزیکەی 7 پێچ یان 7 باسک ئاوا بە دەوری یەکتردا خولاونەتەوە و چەقی گەلەستێرەشمان چرترین شوێنە لە بوونی ئەستێرە و گاز و تۆز و خۆ. فەلەکناسان دەڵێن دوای تەقینەوە مەزنەکە و دروستبوونی گەلەستێرەمان ڕێکاکێشان ئێستاش هەر لە جوڵەدایە. بە پێی پێوانە فەلەکیە هەرە نوێیەکان فەلەکناسان دەڵێن خێرایی گەلەستێرەی خۆمان ڕێکاکێشان بەو هەموو ئەستێرەی کە تێیدایە، بەو هەموو بارستە گاز و تۆز و خۆڵی کە ئاماژەمان پێدا، هەر هەمووی بەیەکەوە وەک گولەیەک لە نێو بۆشایی گەردوونیدا دەڕوات. خێراییەکەی دەگاتە سنووری 500 کیلۆمەتر لە یەک چرکە. کەواتە خۆشەویستان، من و تۆ و ملیۆنەها کەس لەسەر ئەو هەسارێ و سەدان ملیار ئەستێرەی نێو ئەم گەلەستێرەیە بە یەکەوە وەک دوورگەیەک یان چاکترە بڵێن وەک کەشتیەکی ئاسمانی زەبەلاح بە خێرایی 500 کیلۆمەتر لە یەک چرکەدا دەڕوات بێ ئەوەی کەس لە ئێمە هەست بەو خێراییە مەزنە بکات. خۆشەویستان، فەلەکناسان دەڵێن پێوانەکانی نێو گەلەستێرەمان یەکجار زۆرن. پێوانەکان ئاماژە بەبوونی درێژایی ئاوها دەدەن کە دەتوانین بڵین عەقڵ و هۆشی مرۆڤ ناتوانێت بە سانایی وەریان بگرێ. پێوانەکانی نێوان ئەستێرەکان بە کیلۆمەتر ناشمێترێت. ئالێرەدا پێناسەیەک خۆی بە دیار دێخیت کە پێی دەڵێن ساڵی ڕووناچی. بۆ دەرخستنی ماوەی نێوان ئەستێرەکان بە تایبەتی یان گەلەستێرەکان فەلەکناسان سیستەمێک یان پێوانەیەک بەکاردێنن کە بە ساڵی ڕووناچی ناسراوە. ساڵی ڕووناچی چییە؟ یان لایت ییر. ساڵی ڕووناچی ئەو مەودایەیە کە تیشک لە یان ڕووناچی یان تیشکەکانی دیکەی نەبینراو لە ماوەی ساڵێکدا دەیبڕێت بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا. واتە خێرایی تیشک دەگاتە سنووری یان گەیشتۆتە سنووری 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە کە بە هەموو پێوانەکان ئەوەیان خێراترین تەنە یان بوارە کە لە نێو گەردوونی بینراودا هەیە. کەواتە بە لێکدانەوەیەکی ماتماتیکی لە دابەشکردنەکانی یان بچووکردنەوەی پێوانەکان لە ساڵ و لە مانگ و لە هەفتە و بۆ ڕۆژ و بۆ کاتژمێر و بۆ خولەک و بۆ چرکە بۆ مەمە دیار دەکەوێت کە یەک ساڵی ڕۆناچی تەنها یەک ساڵی ڕۆناچی یەکسانە بە 9 تریلیۆن و 460 ملیار کیلۆمەتر. دووبارەی دەکەمەوە یەک ساڵی ڕووناچی بەخێر کە گوتمان خێرایی تیشکە لە ماوەی ساڵێک و بە 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە یەک ساڵی ڕووناچی یەکسانە بە 9 تریلیۆن و 460 ملیار کیلۆمەتر. خۆشەویستان، دەبا بزانین دووریەکانی نێو گەلەستێرەی ڕێکاکێشان کە ئێمە تێیدا دەژین چەندە.
پسپۆڕانی فەلەکناسی دەڵێن دوای پێوانەکردنیەکی یەکجار ورد لە ڕێگای بەکارهێنانی هەموو تیشکەکان تیشتی بینراو ئەوەی چاو دەبینێت و بەکارهێنانی تەلەسکۆپەکانی تیشتی ژێرەوەی سوور، تیشتی ئەکس، تیشتی سەروی وەنەوشەیی بۆمان دەرکەوتووە کە تیرەی گەلەستێرەمان، تیرەی گەلەستێرەی ڕێکا کێشان لەو سەر بۆ ئەو سەر بەلایەنی کەم دەگاتە 100,000 ساڵی ڕووناچی. واتە ئەگەر ئێمە گریمان کەشتیەکمان هەبێ و بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا بڕوات، ئەوە بە ماوەی 100,000 ساڵ ئینجا لەو سەری گەلەستێرە دەچینە ئەو سەر. ئەوە تەنها گەلەستێرەی ئێمە ڕێکاکێشان ئەو پێوانە مەزنەی هەیە. ئەجینە گەلەستێرەی زۆر گەورەترمان هەیە و خاوەن مەودا و پانتاییەکی یەکجار زۆر فراوانترن لە گەلەستێرەی خۆمان. کەواتە تیرەی گەلەستێرەمان 100,000 ساڵی ڕووناچیە و ئەگەر لە تەنیشتەوە سەیری بکەیت یان مەقتەعێکی تەنیشتی وەربگرین، ئەوە ئەستورایی گەلەستێرەمان دەگاتە سنووری 10,000 ساڵی ڕووناچی. فەلەکناسان دەڵێن خۆر کە یەکێکە لە ئەو ئەستێرانەی کە لە نێو گەلەستێرە ڕێکاکێشانە و ژمارەیان بەلایەنی کەم 400 ملیار ئەستێرەیە، لە ناوچەیە کە بە چەقی گەلەستێرەمان ناسراوە بە مەودای 26,000 ساڵی ڕووناچی دوورە. واتە خۆر یان ئەو ئەستێرەی کە ئێمە بە دەوریدا دەخورێنەوە لە ناوچەیەکە کە سەرەتاکەی یان بەشێکی یان چارێکی یەکەمی گەلەستێرەی خۆمانی بڕیوە و ئیتر مەودایەکی یەکجار زۆر لە دواوە ماوە. تا ئەڵقەی داهاتوو خواتان